بێگومان پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی بەردەوامە و کارکردن بە تایبەتی لەم قۆناغەدا و لەو زەمنەی ئێستادا گرنگی و هەستیاری و تایبەتمەندی خۆی هەیە. بۆیە بێگومان ئەوەی ئێستا کە بەرگوێی ئێمە دەکەوێت کە ئەو پرۆژە یاسایی کە ئێستا لە پەرلەمانە و حکوومەت ئاراستەی پەرلەمانی کردووە کە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە و کاری لەسەر کراوە و بەردەوامیشە، بێگومان جێگەی هەڵوێستەکردنە، جێگەی ئەوەیە کە ئێمە ئەم پرۆسەیە بەورتر و بەرپرسیارانەتر قسەی لەسەر بکەین و دڵسۆزانەتر. بێگومان ئێمە میلەتێکی موسڵمانین و هەر لە جەنابی وەزیرەوە تا دەگاتە پەرلەمان و حکوومەتی ئەم وڵاتە موسڵمانە و کەس لاری نییە لە تەبەنیکردنی پەیامی ئیسلامی لە وڵاتەدا، بەڵام دەستبردن بۆ گۆڕانکاری ڕیشەیی لە پەروەردەی ئیسلامیدا یەکێکە لە سەرنجە گرنگەکانی ئێمە لەوەی کە ئایا بەم شێوە ڕاهایە بەم شێوەیە چۆن دەست بۆ گۆڕینی پەروەردەی ئیسلامی دەبرێت، لەوەی کە پەروەردەی ئیسلامی کە ئاینی لانیکەم 1,700,000 تەڵەبەی ئەم وڵاتەیە لەگەڵ پەروەردەی ئاینەکانی تر کە منەتەواتیەکانی تر تێکەڵ بکرێت جێگەی گومانە. بۆ نمونە کاتێک ئێمە قورئان و پەیامی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەگوێی تەڵەبە و قوتابی خۆماندا دەدەین، بێگومان ئامانجی خۆمانەیە لە پەروەردەکردندا و دین و مەبدەئی میلەتەکەی خۆمانە. بەڵام کاتێک کە ئێمە بمانەوێت پەروەردەی ئاینی گەلێکی تر و کە منەتەواتیەکی تر بەگوێی منداڵەکانمان بدەین، تەناقوز دروست دەکات لە پەروەردەدا. وەکو گوتمان پەروەردە بە تایبەتی پەروەردەی ئاینی پەروەردەیەکی تایبەتە بە ئەو خەڵکی کە تەبەنی ئەم پرۆسەیە دەکات. ئێمە وەکو موسڵمان تەبەنی پرۆسەی پەروەردەی ئیسلامی دەکەین. بۆیە دەستبردن بۆ ئەم بابەتە ئێمە بە هێڵی سووری دەزانین و پێم وایە دەبێت دڵسۆزانی ئەم وڵاتە بەرپرسانی ئەم وڵاتە دڵسۆزانە لەگەڵ ئەم بابەتە هەڵسوکەوت بکەن و نەیەنە مەیدانێکەوە کە میلەتەکەی خۆیان تووشی تەناقوسی پەروەردەیی بکەن، تووشی گرفتی پەروەردەیی بکەن. چونکە لە ڕاستیدا لەم وڵاتەدا گەورەترین قەیرانی پەروەردەیی هەیە لەوەی کە بەلێشاو کۆمەڵێک دەرگا کراوەتەوە بۆ تێکدانی پرۆسەی پەروەردە کە پێویستە ئێمە دڵسۆزانی ئەم وڵاتە هەڵوێستەی لەسەر بکەن. خاڵێکی تر پرۆسەی پەروەردە لە کۆمەڵێک لایەنەوە لە قەیراندایە، لەوەی کە بینای خوێندنمان کەمە، لەوەی کە مامۆستای ئەکادیمیمان کەمە، تاعینات لە وڵاتەدا نەماوە. بەڵام لە بەرامبەردا ئەم پرۆژە یاسایە دەرگا دەکاتەوە بۆ کۆمەڵێک خوێندنی ئاهلی و بەڵکو نیوە زیاتر لە پرۆژەکە پشتیوانی خوێندنی ئاهلی دەکاوە بە شێوەیەکی زۆر وەکو بڵێ ڕاها دەست بۆ ئەم بابەتە ژەدا. ئەمەش بۆ خۆی ئەوە دەگەێنێت کە بەڕاستی مەترسی ئەوە هەیە کە لە ئایندەدا پرۆسەی پەروەردە و فێرکردن بەرەو بە پارەدارکردن بڕواوە خوێندنی ئاهلی خوێندنی حکومی پشتگوێ بخرێت بە جۆرێک لە جۆرەکان، چونکە ئەمە قەیرانێکی زۆرمان هەیە لەم بوارەشدا. خاڵێکی ترکە لەم پرۆژە یاسایەدا جێگەی هەڵوێستەکردنە سیستەمی هەیکەلی ئیداریە، سیستەمی هەیکەلی ئیداری و ئەم پرۆژەیە زۆر بە تێکەڵی نووسراوە، لەسەر یەک لایەن نەوەستاوە. بۆ نمونە لەسەر پرۆژەی پەروەردە نەوەستاوە، بەڵکو یاسا و ڕێنمایی و ڕێنمایی پەروەردەیی و ڕێنمایی ئیداری و یاسای پەروەردەیی و یاسای ئیداری و هەمووی تێکەڵ کردووە کەوا لە مەیدانی کارکردن دەکات کە سەرودەری لێ نەکەی و پرۆژە یاساکە زۆر ئاڵۆزە، جێگەی ئەوەیە کە بەڕاستی دووبارە دیراسە بکرێتەوە خەڵکی دڵسۆز هەڵوێستەی لەسەر بکات و دیراسی بکاتەوە ئەم بابەتە.